ئێران هۆشداری داوەتە حەیدەڕابادی لە ئاگەری کۆنتڕۆڵکردنی بەغدا لەلایەن چەکدارانی داعشەوە داواشی کردووە کێشەی وەزارەتە ئەمنیەکان یەکلا بکرێتەوە. ساڵح موسلیم ڕایگەیان یارمەتیەکانی باشووری کوردستان بۆ کۆبانیە وەک پێویست نەبوو دەژڵێت هەر کەسێ دەیەوێت بەشداری شەڕ کات دەرگا کراوەیە. شەڕبانانی یەپەکات چەند ناوچەیەکیان لە کۆبانێ کۆنتڕۆڵ کردە وەزارەتی پێشمەرگەش ڕایگەیان لە چەند کاتژمێری داهاتوودا هاوکاری سەربازی دەنێرنە کۆبانێ. جارێکی دیکە سڵاوتان لێبێ و بە هەواڵ و زانیاری نوێ لەگەڵتان بەردەوامین. کۆماری ئیسلامی ئێران هۆشداری داوەتە سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی یەکەری کۆنتڕۆڵکردنی شاری بەغدا لەلایەن چەکدارەکانی داعشەوە داواشی کردووە کێشەی وەزارەتە ئەمنیەکان یەکلا بکرێتەوە. سەرچاوێکی باوەڕپێکراو بەهێنارتی ڕاگەیاند دوێنێ سێشەممە حەسەن دانایفار باڵوێزی ئێران لە بەغدا چاوی کەوتووە بە حەیدەڕابادی سەرۆکوەزیرانی عێراق و لەسەر چەند مەسەلەیەکی پەیوەست بە بارودۆخی عێراقەوە گفتوگۆیان کردووە. بە پێی زانیاریەکان هێنارتی دانایفار هۆشداری داوەتە عەبادی لەسەر ئەگەری کەوتنی شاری بەغدا لەلایەن چەکدارانی داعشەوە. هەروەها پێشی ڕاگەیاندووە کە ئێران بە هەموو شێوەیەگاتنی هێزی وشکانی وڵاتانی دیکە بۆ عێراق بە مەبەستی ڕوبەربوونەوەی داعش ڕەت دەکاتەوە. هاوکات باڵوێزی ئێران داواشی لە حەیدەڕابادی کردووە کێشەی دیاریکردنی کاندیدی وەزارەتە ئەمنیەکان یەکلا بکرێتەوە. بە پێی زانیاریەکان هێشتا ئێستا ئێران لەگەڵ دانانی هادی ئامر فەرماندەی ڕێکخراوی چەکداری بەدرە بۆ پۆستی وەزارەتی ناوخۆ کە سونەکان بە توندی ڕەتی دەکەنەوە. حەیدەڕابادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند شاری بەغدا لە جاران ئارامترە و ڕێکخراوی داعش دوورە لە سنوورەکانی شارەکەوە. ڕووداوەکانی ئەم دوایش دەریخست کە هێزە چەکدارەکانی عێراق هێزێکن نابەزن. لە وتێکدا کە لە هەنگی خولی دەرچوانی خوێندکارانی کۆلێژی سەربازی لە ناسرەیە پێشکەشی کرد، حەیدەڕابادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند شاری بەغدا لە جاران ئارامترە و بازنەی سنووری ئەمنی بەغدا فراوانتر کراوە و ڕێکخراوی داعش دوورە لە شارەکەوە. عەبادی ئاماژەی بۆ کرد سەرکەوتنەکانی ئەم دوایی هێزە ئەمنیەکان وای کردووە ڕێکخراو تیرۆریستەکان و داعش بکەونە بڵاوکردنەوەی پروپاگەندەیەوەی گویا داعش هێزێکی زۆری لە دەوروبەری بەغدا کۆ کردوێتەوە. سەرۆکوەزیرانی عێراق جەختی کردەوە زۆربەی ناوچەکانی پارێزگای دیالە و بەشێکی زۆری پارێزگای سەلاحەدین لە ئێستادا لەژێر کۆنتڕۆڵی هێزە ئەمنیەکان و هێزی پشتیوانی ملیدایە. عەبادی ڕوونی کردەوە هێزە ئەمنیەکانی عێراق بەرگری لە هەموو شارێکی عێراق دەکەن گەر بکەوێتە بەرشاڵاوی تیرۆر و بێدەنگ نابێت لە ڕزگارکردنی. هاوسەرۆکی پارتیەکێتی دیموکراتی پەیەدار ڕایگەیاند باشووری کوردستان یارمەتی کۆبانی داوە بەڵام یارمەتیەکان وەک پێویست نەبوون. هیواشی خواست یارمەتیەکانی باشووری کوردستان بۆ کۆبانی زیاتر بێت. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە شاری دۆک ساڵح موسلیم هاوسەرۆکی پەیەدە وتی هەر کەسێ دەیەوێت بەشداری شەڕکات لە کۆبانێ با بچێت بە هانەی کۆبانیەوە. ئەوان ڕێگە لە هیچ کەسێ ناگرن و هەر کەسێک دەیەوێت بەشداری شەڕکات بۆ پاراستنی خۆراوای کوردستان دەرگاکراوەیە. وەک ساڵح موسلیم دەڵێت ڕێکخراوی داعش تەنها بۆ کورد دروست بوو دەژڵێت داعش نە لە باشووری کوردستان و نە لە خۆراوای کوردستان سەرکەوتوو نابێت. دەربارەی هەڵوێستیان قەرەش هاوسەرۆکی پەیەدار ڕخنەی لە بەرپرسانی تورکیا گرتووتی پێویست بوو تورکیا بە ڕۆڵی دراوسێتی خۆی ئەنجام بدات بەڵام نەیکردو. هیواشی خواست لە داهاتوودا بە دروستی و بەکردار بێتە ناو هێزەکانی هاوپەیمانان و بیسەلمێنێ کاتژی ڕێکخراوی داعشە. دبینه و یه پگیجی کس قدغه نکرد کسی را نگوته میشر مکه کی کد خوازه بکه وی باید یعنی ایهانی کد خوازه یه پگه ایرو بقاسا گندن بقاسا انسانن هاتنه شرجی کرنه هاتنه کشتنه تالان دبنه یکی کد خوازه مال خواه ناموس خواه شرف خواه بپارزه نه ایزنش کسی نخوازه و یه پگیجی محتاج هر کسیه ایجا گوتنه هانا کتنه کرنه درسته. سەرۆکی پەرلەمانی کوردستان داوای لە کەنەدا کرد پشتیوانی لە هەرێمی کوردستان و کۆبانێ بکات لە ڕوبەربوونەوەی چەکدارانی داعشدا. داواشی کرد کەنەدا بناردنی چەک و هاوکاری مرۆیی پێشەنگ بێت لە گەیاندنی هاوکاریەکان بۆ کۆبانێ. یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان و برەونەوە ساکۆمانی باڵوێزی کەنەدا لە عێراق و ئەردەن لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. سەرۆکی پەرلەمانیش ڕایگەیاند پێویستە هاوکاری زیاتری هەرێم و کۆبانێ بکەن لە جەنگی دژی چەکدارانی داعش. باڵوێزی کەنەداش پشتیوانی وڵاتەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش دەربڕیوە.
هاوڵاتیانی کۆبانێ تورکیا بۆ تۆمەتبار دەکەن هاوکاری چەکدارانی داعشیان کردووە دژی شەڕوانانی یەپەکە و دەژڵێن بریندارەکانیان چارەسەر نەکراون و هەتا ئێستاش هاوکاری سەربازی و مرۆیی نەگەیشتووەتە کۆبانێ. هەموو تشت divê kantonê de hatîne guhertin û ji dengê teqe û zerîpoş û dîkêleka reşil asmanî zêdetir çi tişt nahêne dîtin. Demekê vî bajarî de jiyan asayî bû. Lê niha şervanên yepekê di hewla guherîna seqayî de ne. Lê berengarbûna çekdarên Daişê jî bi zehmet zanin. Tirkinê tiştekî me derbas. Xwarin derbas nabe, selah derbas nabe, yardımî derbas nabe, gişkî derbas nabe. Ew dixwaze Sûrî batmış bibe. Ew dixwaze Kobanî batmış bibe. Berê dijminê xwe ku kirî jiyan dike bike, hele jî lê bike. û heta niha Erdogan dike. Cinêzet kuje wê re dimeşe. Sê hêzên serekî divê kantonê de ye. Lanê siyem, Kobanê goman jê hene. Türkiye kopuşma biriye. Divê eger Türkiye Daişa ez zanim yardım dike ez navê derkê nas ekinim ez evê îstifa bikim. Kanî îstifa? A dibînê aşağıda avay. Bira were vêrê bibînê. Xelek bihêvî bû ku zarokên xwe firêkene nava Kobanê lê ji her sê aliyan ve kontrol kiriye. Zarokê me hûr niha bi me re denk kirin dibêjin em nikan jindir derkevin top bi ser me de tên qenasan davine me zarok jindir nikan derkevin. Xwarin jî nemaye li cemana na xwarina wan jî kêm biye tenê bi piskewutan bi tiştê hane sivik zarok pê debara xwe dike. Her tişt di jiyanê de ber û vajî bûn ne meşa kesekê û ne tiştekê dî di nav bajarê de nahêne dîtin. Ji reviyên çekdaran zêdetir her tişt di vî bajarî de hatîne guhertin. Nûkeş herekêtin dêl Kobanê têtekirin û di vê rêda û net hemî rên têne Kobanê de hiç alîkariyek negeştiye û zêdetirî 10,000 xelkê di nav Kobanê de ne û carenivîsê wan heta nûke nehatiye zanîn û alîkariyên pêtivî jî heta nûke çilayenan negejne nava Kobanê de. Yusuf Musa, NRT li Sinûrê Kobanê. شەڕۆپێکدادان لە نێوان شەڕوانانی یەپەکە و چەکدارانی داعش لە کۆبانێ بەردەوام و هێزە ئاسمانیەکانی یاپەیمانانیش دوێرشیان کردە سەر بنکە و بارگاکانی داعش لە کۆبانێ. هاوکات سەرچاوێک لە وەزارەتی پێشمەرگە بێنارتی ڕاگەیان لە 24 کاتژمێری داهاتوودا چەک و تەخەمەنی ڕەوانەیی کۆبانێ دەکەن. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا ئاڵای هێزەکەیان لەسەر گردی تەلشەعیر بەرز کردەوە. گردی تەلشەعیر بە 4 کیلۆمەتر دەکەوێتە خۆر ئاوای کۆبانیەوە و پێشتر لە ژێردەستی چەکدارانی داعشدا بوو. کۆنتڕۆڵکردنی ئەو گردە لەلایەن یەپەگەوە ئاماژەیە بە پاشەکشەکردنی چەکدارانی داعش لە خۆر ئاوای شارەکەوە. لە ڕۆژهەڵاتی کۆبانێشەوە شەڕوانانی یەپەگە دوو شوێنیان لە گەڕەکی کانی کوردان کۆنتڕۆڵ کردوتەوە و لە پێشڕەویدان. لەگەڵ شەڕی بەردەوامی شەڕوانانی یەپەگە لەگەڵ چەکدارانی داعش فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانیش لە بۆردۆمانکردنی بنکە و بارەگاکانی داعش بەردەوامن و لە نوێترین حاڵەتیشدا دوو هێرشیان کردوتە سەر چەکدارانی داعش. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکاش دەڵێت ئاماژەکان دەری دەخەن کە هێرشەکانیان پێشڕەویەکانی داعشی لە کۆبانێ کەم کردوتەوە. سەرباری ئەوانە وەزارەتی پێشمەرگەی هەرێم ئاشکرای کرد لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا چەک و تەقەمەنی بۆ کۆبانێ دەنێرن. هەرچەندە وەزارەتی پێشمەرگە ئاماژەی بە قەبارە و شێوازی ناردنی چەک و تەقەمەنیەکان نەکردووە بۆ کۆبانێ، بەڵام ڕەنگە لە ئێستادا گەیشتنی تەنها یەک فیشەکیش بۆ کۆبانێ ئاڕاستی شەڕ لەو شارەدا بگۆڕێت. لەلایەکی ترەوە وتەبێژی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد کۆمەڵێک خەڵکی ڕۆژئاوای کوردستان کە لە ڕابردوودا لە هەرێمی کوردستان ڕاهێنانی سەربازیان پێکراوە دەنێردرێنەوە بۆ هاوکاریکردنی کۆبانێ لە شەڕی دژی داعشدا. لەگەڵ ئەوانشدا باراک ئۆباما لە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی سەربازی 22 وڵاتی جیهان بۆ بەرەنگاربوونەوەی داعش نیگەرانی خۆی بۆ بارودۆخی کۆبانێ دەربڕی و ڕایگەیاند هێرشە سەربازەکانیان بۆ سەر کۆبانێ و ڕۆژئاوای عێراق چڕتر کردوتەوە. یەکێتی جیهانی زانایانی موسڵمانیش ئیدانەی کارەکانی داعش دەکات لە کۆبانێ و داواش لە هەموو موسڵمانانی جیهان و ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان دەکات بەدەم نەهامەتیەکانی گەلی کورد لە کۆبانیەوە بچن. علی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان داوا لە هەموو هێزە کوردستانیەکان دەکات بە پلانێکی استراتیژی مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و نەیکەن بە بابەتی موزایەدەی سیاسی. داواش لە هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێم دەکات ڕۆڵی گەورەی خۆیان ببینن لە بەدەمەوە چوونی خەڵکی ئاوارەی کۆبانێ. لەگەڵ هەموو ئەمانەشدا ئۆباما جەخت لەوە دەکاتەوە کە پێدەچێت
لە بەرەنگاربوونەوەی داعشدا وەک هەر شەڕێکی دیکە تووشی شکست و سەرکەوتن بن، بەڵام لە هەر حاڵەتێکدا هاوپەیمانی نێودەوڵەتی لە دژی داعش بە یەکگرتووی دەمێنێتەوە. پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووک ڕایگەیان باوکەری هێزەکانی پێشمەرگە و ئاسایشدا کەسیان دەستگیر کردووە کە سەر بە چەکدارانی داعش بوون. سەرحەد قادر بەڕێوەبەری پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووک بێنارتی ڕاگەیان لە ئاڵمەتی هێزەکانی پۆلیسی قەزا و ناحەکاندا لە ناوچەی مەکتەب خالید و ناحەیەکی کەسیان دەستگیر کردووە کە سەر بە چەکدارانی ڕێکخراوی داعش بوون و بە مۆڵەت گەڕاونەتەوە بۆ ماڵەکانیان. بەڕێوەبەری پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووک وتیشی چەند کەسێک لە دەستگیرکراوەکان بەپێی مادەی 4 یاسای تیرۆر داواکرابوون و 2 کەسی دیکەشیان لەلایەن دادگاوە داواکرابوون. ئاماژەی بۆش کرد لە هەڵمەتەکەیاندا هەمانگیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا بوو و دەستیشیان بە سەر کەلوپەلی سەربازی و چەند پارچە چەکێکدا گرتووە. ئەو هەڵمەتەی ئەمڕۆ دیارە پۆلیسی قەزا و ناحیەکان لەگەڵ بەڕێبەرایەتی ئاسایشە و لەگەڵ هێزی پێشمەرگەیە لەسەر هەندێک معلوماتی هەواڵگیری کە چوون گوندی مەکتەب خالیدمان تەفتیش کرد کە لە بینی هێزی پێشمەرگە و جەماعەتی داعشایە تا ئێستا زیاتر لە 10 کەس گیراوە لەو 10 کەسە 2 کەسیان چەکداری داعش بوون کە لێ معاشیان وەرگرتووە بە ئینجازە هاتبوون و ئەو دێ بە حکومەی کە لە بینی هەردوو لایە بوانە گیراوە کۆمەڵە کەلوپەلی ئەسکەری گیراوە کۆمەڵێ موبایلات و سیم کارت و شتانە گیراوە و لە ناو گیراوەکانە خەڵکی تایە بە مادەی 4 ئێرهاب داوا کراوە خەڵکیشی تایە بە مادەی 406 قەتەڵ کە هاتووە لێ خۆی شاردوێتەوە جگەلەوەی کۆمەڵە سیارەش کە لەویا بۆ سیارانەی کە جەماعەتی مرورمان لەگەڵا بووە تاکیدیان ئەولیاتەکانیان کردو ئەولیاتەکانیان تەزویر بۆ ئەوانش دەستی بەسەرا گیراوە. دەریاچەی دوکان کە یەکێکە لە سەرچاوەکانی دابینکردنی کارەبا لە کوردستان و سەرچاوی سەرەکی ئاوی خواردنەوەی سلێمانی دەوروبەرێتی بەوتەی بەڕێوەبەری بەنداوی دوکان ئاوی ئەو دەریاچەی لەم ساڵدا نزیکەی 10 مەتر دابەزیوە. بەپێی زانیاریەکان یانارتیش لە ئێستادا وڵاتی ئێران سەرقاڵی دروستکردنی 2 بەنداوە لەسەر جێی بچووک پێدەچێت بە دروستکردنی ئەو بەنداوانەش ئەو بەشە ئاوەی دێتە هەرێمی کوردستان کۆتایی پێبێت. دەریاچەی دوکان یەکێکە لە سەرچاوەکانی دابینکردنی کارەبا لە کوردستان و سەرچاوی ئاوی خواردنەوەی سنووری پارێزگای سلێمانیە، بەڵام لە ئەم ساڵدا ئاوی ئەو دەریاچەیە بە ڕێژەی نزیکەی 10 مەتر بە شێوەی ستونی دابەزیوە. ئەم کەمبوونەوەیش بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکەی زیاترە بەپێی وتەی شارەزانی جوگرافیش. کەمکردنی ئەو ئاوە چەند کاریگەرێکی خراپ لەسەر ناوچەکە دروست دەکات. لە بڕی 7 ملیار مەترە سێجا توانیومانە تەنیا 3 ملیار مەترە سێجا ئاو خەزنکەین نزیکەی 10 مەتر و نیو بە عەمودی ئاو دابەزیوە و ئێستا 1.7 ملیار مەترە سێجا ئاو لە دەریاچەکەدا هەیە لە بڕی 7 ملیار. سەرچاوە سەرەکیەکانی ئاوی بەنداوی دوکان لە 60 لە خاکی هەرێمە و باشەکەی دیکەی لە وڵاتی ئێرانەوە دەڕژێتە دەریاچەکەەوە. بەپێی زانیاریەکان یەنارتیش وڵاتی ئێران لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی 2 بەنداوە لەسەر زەی بچووک پێدەچێت بە دروستکردنی و بەنداوانەش ئەو بەشە ئاوەی کە دێتە هەرێمی کوردستان کۆتایی پێبێت. بۆیە شارەزانی جوگرافی جەخت لەوە دەکەنەوە پێویستە حکومەتی هەرێم هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆ دروستکردنی چەند بەنداوێکی بچووک لەسەر ئەو ڕێڕەوە ئاویانەی دەڕژێنە دەریاچەکەەوە. ئەو ئاوەکەم کە ئەو کاریگەری دەبێت لەسەر بەرهێنانی کوشتتوکاڵی کاریگەری دەبێت لەسەر ئاوی خواردنەوە چکەنە بە کەمکردنی ئاوەکە سیفەتی فیزیکی لەگەڵ کیمیایی ئاوەکە گۆڕانکاری بەسەردادێ ئەوە ژوا دەکات کە تەنانەت زۆرجار بە پاڵاوتنی ئاوەکەش ئاوەکە بڵین بەرەو ناچێتەوە ئەوبارودۆخە ئاسایی کە بتوانێت بەکار بهێنرێت. ئەگەر کۆتایی دروستکردنی بەندا کۆتایی پێبێت ئەوە جارشتر بڵین لەتوانین بڵین کارەساتێکی ئاوی دیکە ڕوودا لەسەر ئەو ڕێڕەویزەی بچووک. بەنداوی دوکان لە ساڵی 1954 بۆ 59 دروست کراوە و 7 ملیار مەتر سێجا ئاو لە خۆی دەگرێت. جگە لە دابینکردنی ئاوی خواردنەوە و بەرهەمێنانی کارەبا بە سەرچاوەیەکی گرنگی کشتتوکاڵ و گەشت و گوزار لە هەرێمی کوردستان دادەندرێت. هەنگاو محەممەد ئێنارتی قەزای دوکان. خوێندکارانی کۆلێژە پزیشکەکانی زانکۆکانی سەلاحەدین و سلێمانی بەرامبەرکردنەوەی کۆلێژی پزیشکی لە زانکۆی کوردستان مانیان گرت و وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیش ڕایگەیان کارەکانی ئەو زانکۆیە پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵاوە نییە. بۆ جاری دووەم خوێندکارانی کۆلیژە پزیشکەکان لە زانکۆکانی سەلاحەدین و سلێمانی بەرامبەرکردنەوەی کۆلێژێکی ئەهلی پزیشکی لە زانکۆی کوردستان مانگرتنیان لە دەوامکردن ڕاگەیاند چونکە بە بۆچوونی بەشێک لەو خوێندکارانە ئەگەرچی ماوەی 2 هەفتە دەبێت لە ڕێی یاداشتێکەوە داوایان لە سەرۆکایەتی حکومەت و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کردووە ڕێگر بێت لەکردنەوەی ئەو کۆلێژە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە.
دۆرەکە حکوومەت بە بەرچاوگرتنی ئەم هەموو لایەنانەکە وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندنی باڵا کۆی زانکۆکەمان هەمویان ناڕازین ئێمە هیوابەخشین کە ئەوان گوێ لە داواکارەکانی ئێمە بگرن بەوەی بڕیار بەداخستنیان کۆلێژ بکەین چونکە ئەوان لە پێناو خزمەتی ئێمە کار دەکەن ئێمە داوایان لێ دەکەین هاوکات لە پارێزگای سلێمانیش ماوەی 2 ڕۆژە خوێندکارانی کۆلێژی پزیشکی مانگرتنیان دەست پێ کردو و لە ئاست بێدەنگی و بەهانەوە نەهاتنی سەرۆکایەتی حکوومەت گومانیان هەیە. ئەو خوێندکارانە داواکارن ئاستی خوێندنی پزیشکی لە پێناو بەرژەوەندی لایەنێکی دیاریکرا و لە ئاست لایەنی زۆرینە پەیوەست نەکرێت. وەکای مانگرتنەکەمان کردنەوەی کۆلێژی پزیشکی لە زانکۆی کوردستانە کە زانکۆیەکی حکومیە بەڵام لەم کۆلێژیانە کە کردویانەوە بە پارەیە و مەبلەغێکی زۆر وەرەگیرە ساڵانە بەس پارە دەورەبینێ و دەرەجە دەورێکی وای نییە. قانونی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی شاهاتووە کە کردنەوەی کۆلێژی پزیشکی گشتی ئەهلی نایاسایە لەبەر ئەوە زۆربەی لایەنەکان پاڵپشتی ئێمە ئەکەن. ئەگەرچی لەگەڵکردنەوەی کۆلێژی پزیشکی ئەهلی لە زانکۆی کوردستان لە هەولێر وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاند ئەواندان بە بڕوانامەی ئەم خوێندکارانە دانانێت، بەڵام وەزیری خوێندنی باڵا قسەیەکی تر لەبارەی کێشەکەەوە دەکات و دەڵێت کارەکانی ئەو زانکۆیە سربەخۆیە و پەیوەندی بە وەزارەتەکەی ئەوانەوە نییە. زانکۆ کوردستان دۆخێکی تایبەتی هەیە خۆتان نەزانن بەپێی نظامێکی کە دروستکراوە کە لە ساڵی 2006 هەروەها لە یاساکەشە کە پەرلەمان دەری کردو دۆخێکی تایبەتی پێداوە. ئەو دۆخە تایبەتە وای لێکردۆ لە زۆر جا لەکردنەوەی بەشە لە وەرگرتنە لە بەرنمەیە لە علااقاتی خۆیدا سربەخۆیی هەبێت. بۆیە بەشێکی زۆری بۆ وەزع قانونیەیە کە پێشتر لە پەرلەمانە پێیدراوە. زانکۆی کوردستان لە شاری هەولێر لە ساڵی 2006 دامەزراوە و زانکۆیەکی ئەهلیە. لە ساڵی 2012 پەرلەمانی کوردستان لە ڕێی پرۆژەی یاسایەک کاری ئیداری و بڕیاردان و خوێندنی لەو زانکۆیە تایبەت کردووە. بە گوێرەی پرۆژە یاساکە زانکۆکە سربەخۆیە و وەزارەتی خوێندنی باڵا ناتوانێت سەرپەرشتی بکات و ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت. شێمە جاف NRT هەولێر. دەرچووە دانەمەزراوەکانی قەزای کەلار لە بەردەمی ئیداری گەرمیاندا خۆپشاندانێکیان ئەنجام داوداوایان کرد حکومەت دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دابمەزرێنێ. بۆ ماوەیەکیش ڕێگای نێوان کەلار و کەفریان داخست. خۆپشاندانی دەرچووە دانەمەزراوەکانی سنووری گەرمیان درێژەیەیە. بۆ جارێکی دیکە دەرچووە دانەمەزراوەکانی زانکۆ و پەیمانگاکانی گەرمیان لە بەردەم ئیداری گەرمیان گربوونەوەیکی ناڕزاییان ئەنجامدا. داوای دامەزراندنیان کرد لە دام و دەستگا حکومیەکاندا و بۆ ماوەیەک بەردەم ئیداری گەرمیانیان گرت و دواتر ئاراستەی خۆپشاندانەکەیان گۆڕی و ڕێگای دووسایدی کەلارکفریان گرت و بەهۆیەوە بۆ ماوەیەک هاتوچۆی ڕێگاکەیان داخست. بەڕاستی ئەمە چەند ساڵە خوێندنمان تەواو کرد چاوەڕێی دامەزراندنین، بەڵام تا ئێستا دامەزرانی 16 ساڵ خوێندن بە ئەدەر ڕۆشتوی ئەمە چاوەڕێین لەم لاولاوە خەڵک بە واسطە تاعین نەکرێ، بەڵام ئێمە هەر لە ماڵە دانیشتین و بێوەیەک ئەمانەش گەمان لێ بگرن. داواکردن بۆ دامەزراندن هاوکاتە لەگەڵ ئەو قەیرانەدارایی لە سەرەتای ئەم ساڵەوە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بووەتەوە و بۆ هۆیەوە ماوەی چەند مانگێک کە فەرمانبەرانی حکوومەت موچەیان وەرنەگرتووە. لە ساڵانی ڕابردووشدا دامەزراندن بە پێی خاڵبەندی بوو و باهۆی زۆری ژمارەی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمیشەوە ساڵانە ژمارەی دەرچوان زیاد دەکات و بەپێی ئامارێک لە ئێستەدا لە سنووری گەرمیاندا 3758 کەس لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی گەرمیان بێکار ماونەتەوە. بەڵام بەداخەوە سیستەمی خاڵبەندی کە خۆیان کردویانە بە سیستەمێک بۆ دەرچوون لە قەیرانەکان بۆ ڕزگارکردن لەو گەندەڵیانە و لەو فەزاحەتە ئیداریانەی کە ئەکرێت بەداخەوە نزیکەی 1030 کەس بۆ 1040 کەس لەسەر میلاکی گەرمیان لەسەر قوتی خەڵکی گەرمیان بۆ ناوچەدا بڕاوەکانی کەرکووک و خانەقین و ئەو ناوە دامەزراوە. لەم ساڵدا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا وەرگرتنی مامۆستایان تەنها بەگرێبەست بێت و بۆ مەبەستەش بۆ ئەمساڵ 6000 مامۆستایان پێویستە. لەو ژمارەیەش پشکی گەرمیان 292 مامۆستا دەبێت و لە کۆبوونەوەی لێژنەی دامەزراندنیشدا دەستگا پەیوەندیدارەکانی گەرمیان پێشنیازیان کردووە ئەو دەرچوانەی ساڵانی دەرچوونیان زیاترە لە دامەزراندندا پێش بخرێن. بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە دامەزراندن و لژنەی باڵای دامەزراندنی سنووری گەرمیان کۆبووەتەوە و لەوێش لەو کۆبوونەوەیشە پێشنیار کراوە کە ئەولەوێت بدرێتە دەرچوانی ساڵانی 2000 پێشووتر با بڵێ 9 و 10 و 8 و 7 چەند هەبێ ئەولەوێت بۆ ئەوان بێت.
لە ماوەی ئەم هەفتەیەدا دوو جارە دەرچووە دانەمەزراوەکانی سنووری گەرمیان گربوونەوە ئەنجام دەدەن و ڕێگا سەرەکیەکان دادەخەن. ئەمیش وەک فشارێک لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بەدەم داواکەیانەوە بچن. بەڵامەوەی هاوڵاتیان و شۆفێرانی سەر ڕێگاکانی نیگەران کردووە داخستنی ڕێگاکانە لە کاتی خۆپشاندانەکاندا. مەریوان حەسەن NRT کەلار. وەزیری تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان فەرمانی دامەزراندنی بەشە پزیشکیەکانی دەرکردووە و دوای پەسەندکردنی بودجەی هەرێمیش کار دەکەن بۆ دامەزراندنی دەرچوانی بەشە پزیشکیەکانی پەیمانگاکان. ڕێکەوت حەمڕەشید وەزیری تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان لەلایەن سەرۆکی حکومەتی هەرێم و فەرمانی دامەزراندن بۆ بەشەکانی پزیشکی دەرمانساز و پەرستار و پزیشکی ددان دەرکراوە وەزارەتیش ڕەزامەندی لەسەر دامەزراندنەکە دەربڕیوە. وتیشی دوای پەسەندکردنی بودجەی هەرێمی کوردستان دەست دەکەن بە دامەزراندنی یاریدەدەری پزیشک و دەرچوانی بەشە پزیشکیەکانی پەیمانگاکە. ئەمساڵ ئێمە ئەوەی داوامان کردووە پزیشکی مقیم دەوریە دەرمانسازە پەرستیاری بڵین کۆلێژە لەگەڵ پزیشکی ددان ئەوانە هەموو فەرمانی دامەزراندنەکان دەرچووە و بەڕێز سەرۆکی حکومەت واژۆی کردووە و دەچێتەوە چۆتەوە ئێمە منیش ئەمرەکەم واژۆ کردو دەستەوە فەرمانەکان و هەندێکیشیان ئێمە بۆ تەدریبکردن دەست بەکاربوونمان زووتر یعنی بۆ ئەوەی ڕاهێنان بکەن هەنیشان دەست بەکاریش بوونە و بە پێی پێویستیش دوای کە حکومەتی هەرێم و دوای ئەوەی کە بودجە پەسەندکرا دەست دەکەین بە دامەزراندنی خەڵکی بڵین یاریدەری پزیشک و ئەوانی تێش خەریجی پەیمانگاکان بەڵام لە ئێستا ئەولێتمان داوە بە پزیشکی و پزیشکی ددان و پەرستیاری و دەرمانسازی. بەڵێ بەڕێزان بۆ زانیاری زیاتر لە سەر دۆخی ئەمنی ئێستای بەغدا هەروەها سەبارەت بەو دەنگویانەی کە هەندێک لەسەر چاو ڕۆژنامەوانەکان ئاماژیان پێدەکرد کە گوایە ڕێکخراوی چەکداری داعش چەکدارانی داعش هێزێکی زۆریان لە دەوروبەر و نزیک بەغدا کۆ کردوتەوە. ئێستا ڕاستەوخۆ ڕۆژنامەنووس محەممەد ستار لە بەغداوە لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمانە. کاک محەممەد سڵاوت لێبێ شەو باش لە ئێستادا دۆخی ئەمنی بەغدا چۆنە؟ بەڵێ سڵاوتان لێبێت سڵاو لێ و لە بینەران ڕاستەکەی هەموو لە ئاگاداری ئەوەن کە لە نێو میدیاکاندا لێرە و لەوێ دەنگۆیەوە بڵاو دەکرێتەوە کە ڕەوشی ئەمنی بەغداد بە شێوەیەکی زۆر ناهەموار پێکچووە لە ڕاستیدا بەو شێوەیە نییە کە بڵێ بارودۆخەکە بە شێوازێکی تەواو ڕووی لە خراپی کردووە گەرچی لێرە و لەوێ دەنگووی ئەوانە هەیە کە لە ناوچەکانی دەوروبەری بەغداد نەوەکو ناوخۆی بەغداد پێکدادان هەبێت. ئێمە لەگەڵ گەڕانەوەمان لەگەڵ پەرلەمانتارەکان بۆ شاری بەغداد بۆ نمونە حرەکەی ئاسایی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد هەبوو بەڵام پێشتر لیۆن بانێتا وەرواتن بە پرسێکی دیکەی سەربازی ئەمریکی لە ڕێگەی کەناڵە ڕاگەاندە بیانیەکانەوە لێدوانی ئەوەیاندا بوو کاگەر بێت و فڕۆکە پاچەکانی ئەمریکا نەبووایە ئەوە پێدەچوو کە گروپە چەکدارەکان و بە دیاریکراویش داعش ئێستا لەناو بەغدایە بوونایە. هەموو ئەو دەنگۆیانە دوای ئەو لێدوانی بەرپرسەندیەکان ئەمریکیەکان دێت کە ئەویان ڕاگەاند بوو بەڵام لەسەر ئەرزی واقعیادا و لە ڕۆ سیاسیەکەشەوە تا ڕادەیەکی زۆر تام دەقەیە مەخفیتیاکەینەوە بە دوور دەزانرێ کە بەغداد بکرێت بە ئامانجی گروپە چەکدارەکان بە حکمی چەندین لێکدانەوەی سیاسی و ئەمنی ئیقلیمی و تەنانەت جیهانیش. بەڵام بۆشمان لەبیر نەچێت کە ئەمڕۆ لەسەر ئەرزی واقعیا کێشەکە لە ئێستادا لە نزیکی بەغداد هەیە بۆ نمونە لە ئەنبار ئەمڕۆ کەناڵەکانی ڕاگەیاندن زانانە سەرچاو ئاسکەریەکان خۆشیان پێشڕاستیەوەیان کردووە کە بە دیاریکراوی نزیکی لە 80 ئەنبار لە ژێردەستی گروپە چەکدارەکاندا وەروەها قەزای عامری سەر بە فەلوجەش بە هەمان شێوە تەوقکراوە ئەگەر بێت و ئەم هەواڵانە هەمویان ببن بەڕاستی و ئەمانە بدەن ئەو کار دەتوانرێت سەر خەتەریەتی بەغدادیش بکرێت بۆ حکومەی ئەنبار تەنها 100 کیلۆمەتر لە بەغدادەوە دوورەوە فەلوجەش نزیکترە لەوە بەوەی ئەگەر بێت و گروپە چەکدارەکان بتوانن ئەو شوێنانە کۆنتڕۆڵ بکەن ئەوە نقطەیەکی استراتیجی بەدەست دەهێنن لەوەی کە بتوانن هێرشەکانیان بۆ سەر بەغداد چڕ بکەنەوە بەڵام بە فەرمی هێزە چەکدارەکان و عملیاتی بەغداد ئەویان ڕەت کردەوە کە لە نزیکی فڕۆکەخانە لەم کاتی کە ئێمە ئێستا قسەیدا دەکەین وەروەها دوێنێ شەڕ هەبێت و تەنان کەناڵی ڕەسمی لە عێراقیەش بۆ خۆیان ڕاست و بۆ چوونە ناو فڕۆکەخانە و لێدوانیان لەو مسافرانە ژۆر دەگرت کە لە ڕێگەی ئێمەش بخۆوان هەر لە فڕۆکەخانەی بەغدا و تا میوارێژ حرەکەی مەتار ئاسایی بۆ پێش ئەمە بۆ مەتار کاک محەممەد بە دیاریکراوی لە چواردەوری بەغا لە نزیک بەغدا هیچ زانیاریەکەی سەبارەت بەوەی کە چەکدارانی داعش نزیک بووبێتنەوە لە سنووری بەغدا لە نزیک بەغدا
بەڵێ پێشووتر ئەوە بڵاوکرایەوە کە ئەبوو غرێب لەلایەن گروپە چەکدارەکانەوە کۆنتترۆل کراوە بەڵام ئێمە وەکو شاید حاڵ بۆ نمونە لە ڕێی چەند سەرچاوەیەکی ئەمنیە ئەومان دەستکەوت کە ئەوە ڕاست نییە ئەبوو غرێب لە ژەدەستی گروپە چەکدارەکاندا نیە چکە ئەومان لەبیر نەچێت ئەبوو غرێب وەکو گەڕەکێک لە ناو شاری بەغداددا ساری بۆ دەکرێت نەوەکو ئەترافی بەغانی هەر ناو بەغایە ئەگەر بێتەوە هەواڵە ڕاست بۆی ئەوە دەبوو ئێستا وەزعەکە بە شێوەیەکی تاڵ تێک بچوایە بوو نمونە پەرلەمانتارەکان بدامێتەوە ئەو هەموو وەفد و سەفارەت و نوێنەرە دیپلۆماسیانی لە بەغداددا هەن بە زووترین کات ئێران جێبهێشتایە بۆی ئەو هەواڵانە ڕاست نین کە دەوترێت لە ناو بەغدایە بەڵام وی کە باسم کرد لە سەرەتاوە بڵێ تێکدادانەکان لە ئەطرافی بەغداد لە ئەنبار لە ڕۆمادی و لە دیوی شەرقی شەوە بە هەمان شێوە لە دیالە و لە شوێنەکانی دیکە پێکدادان لە سەلاحەدین لە تکرید لە بێجی وەلەو بینەشدا ڕێگای عوزێم هەیە بۆ نمونە هاتوچۆکردن بە سیارە لە ئێستادا بۆ بەغداد ئاسایی ئەگەر بێتەوە هەواڵانە ڕاست بە هیچ کەسێک ناتوانێت بە ڕێگای بەڕی وشکانی هاتوچێ نێوان بەغداد کەرکووک سلێمانی هەولێر بکات بەڵام بە دیوەکەی تریشدا ئەو دەنگۆیانەی کە ئەنبار و فەلوجە و ئامریەوە بەڵێ ئەوانە هەواڵی هەموو ڕاستن و پێکدادانەکان بەردەوامیان هەیە ئەمڕۆژ حەیدەر ئەلعەبادی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هێزە چەکدارەکان بۆ خۆی لە دەرەوەی شار و لە زیخار سەرپەرشتی دەرچوونی کۆمەڵێک لە ضابطی مکافحەی ڕەحابی کرد وەکو وەڵامدانەوە بۆ گروپە چەکدارەکان و ئەویش لە دوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بەغداد لە جارانی پێشوو ئامینترە لەوانەیە لە بۆ سیاسێکەوە ئەمە بۆ تەبریدەکەی حڵاتەوە بێت کە ترس دەستدانە بەڵام ئەمانە هەمویان پەیوەندیان بە کێشە سیاسەکانە و دوایین زانیاریژەوەی کە لە ئێستادا لە ماڵی سەرنجبووی کۆبوونەوەیەکی تایبەت هەیە بۆ پرسەیە ئەمە قسەی لەسەر دەکەین کە ئەویژەوەی ئەنبار علاوە شەکی سقوط بێ بۆ نمونە لە سەدا هەشتایان بار کەوتوێتە ژێر گروپە چەکدارەکانەوە ئەگەر بێت و هەنگاوی جددی و ئانی نەنرێت ئەگەر بێت و هەموو ئەنبار پێوێتە ژێر دەستیان ئەوە نقطەیەکی استراتیجی بووی لێ بتوان هەوڵەکانیان بۆ سەر بەغداد چڕ بکەنەوە بەڵێ ئەم دەنگۆیانە دوودڵی و نائارامی لە نێوان هاوڵاتیانی بەغداد دروست کردووە دۆخەکەی بە جۆر لە جۆران لە چاو و پێشوودا گۆڕیوە پارێزگای بەغدا بە گشتی هەمووی بەڵێ دەتوانین بڵێن کە ئەم دەنگۆیانە بە تەواوەتی زۆرێک لە ترسی لە نێو دڵی دانیشتوان و هاوڵاتیانی شاری بەغدا و تەنانەت و کەسانش کە مسافرن و بەکەم شێوەیەکی کاتی لێرە دەمێنەوە چکە تۆ هەر لە شوێنێکدا کە ئەمە زۆر بوترێتەوە لە ڕۆ دەرونیەکەشەوە ئەگەر لە ڕووی واقعیشەوە کاریگەری دروست نەکات بێگومان دروست دەکات ینی تەنانەت دوای لاتۆ تۆ کەشەوە دەخەوی دەڵی لەوانەیە بەیانی بۆ نمونە بە شێوازی لە شێوازەکان گروپە چەکدارەکان هاتوێتن و زۆرێک لە احتیاتی خواکرێ بۆی کە ئەگەر حاڵەتێکی وا ڕوویدا چۆنی دەرباز ببیت بێگومان ترس و دڵڕاوکەیەکی زۆری تا ڕادەیەکی زۆر دروست کردووە و لە بەرامبەریشدا لایەنە حکومیە فەرمیەکان و لایەنی عسکەری بەردەوام لە ڕێگای میدیا و لە ڕێگای جیاواز بەهۆڵی ئەوە دەن کە ئەوت و نێرس و دڵڕاوکی یەکەم کەنەوە لەسەر دانیشتوانی شاری بەغداد وەکو وتم هەوڵیاندا لە ڕێگەی کەناڵی فەرمیێراتیەوە کە ئەسی ڕاستەوخۆیان هەبوو بۆ ڕووداوەکانی حرەکەی ئاسایی و فڕۆکەخانی بەغداد کە ئاساییەوە بە هەمان شێوە حەیدەر ئەلعەبادی وەکو سەرۆکی گروپە چەکدارەکان دڵنیای ئەوەی دا بە هاوڵاتیانەوە بە ئیقلیمی بە نێو دەوڵاتیش کە بەغداد لە جاران ئامینترا بەڵام هەموو ئەمانە نەیانتوانیوە کە بتوانن دڵنیاییەکی تەواو بە دانیشتوانی شاری بەغداد بدەن لەوەی کە جیاوازی بە دۆخی ئەم نالەبار نەکەن لە چەند جارانی پێشوودا بتوانن کە ژیانی ئاسایی خۆیان بگەڕێن و بەردەوام لە چاوەڕوانی ئەوەدان کە شتێکی لە ناکاو ڕووداد هاوشێوەی ئەوەی کە لە مۆسڵ یاخود لە ناوچەکانی دیکەی عێراقیدا بڵێ کاک محەممەد وەک دەزانین بڕیارە سبەینە ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ بێتەوە و وەزیرە کوردەکان بەشداریکەن ئەم دۆخی کە ئێستا خۆڵقاو ئەو کۆبوونەوە بە پلەی کە ئێستا هەیە لەسەر دۆخی و ناوچانی دیکەی عێراق پێت وایە هیچ کاریگەرێک لەسەر کۆبوونەوەکەی بەیانی یا تاخیربوونی کۆبوونەوەکەی بەیانی یان هیچ زانیاریەکەی لەو بارەوە یاخود بەیانی کۆبوونەوەکە لە کاتی خۆیان دەکرێت و ئەو بەرنامەی کە دامداوە بە ئاسایی بەڕێوە دەچێت بەڵێ پێشەوەی کە لە دانیشتنەکەی سبەینە بکەین بە شێوازی لە شێوازەکان قسە لەسەر ئەدای کاری پەرلەمانتاری بۆ حکومی کە دانیشتنەکەی دوێنەی پەرلەمانی عێراق ئێمە لەناو هۆڵی ڕاگەاندنی پەرلەمان لە دوانمان لە پەرلەمانتارێک خۆیان وەگر ئەوان ڕەخنیان هەبوو لەسەرەوەی کە بە دۆخێکی ئاوا هەستیار لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووری کە عێراق بەدەست هەموو ئەو خەیران و کێشانە و دەناڵێنێت ئەوە پەرلەمانی عێراق دەبولانی کەم بتوانێت ببێت بە بەشێک لە چارەسەری و کێشە گەورانی کە عێراقیەکان و تەنانەت هەرێمی کوردستانیش بەدەستیەوە دەناڵێنێت بخەنە بەرنامی کارە بەڵام لە بەرامبەردا پەرلەمان هەستا بە تاوتوێکردنی چەند پرۆژەیەکی لاوەکی تەبان بەختی پەرلەمانتارەکان خۆیان کەوتیان نەبوو ئێستا بڕیارە سبەینە دانیشتنی پەرلەمانی عێراق بەڵێ ئەنجام بدرێت زانیاریەکان ئاماژە بۆ دەکەن کە تام ساتە وەختی ئێمە قسەی تێدا دەکەین
هیچ شتێک یەکلا نەبووەوە لەوەی کە ئایا بەرنامەیەکانی دانیشتنی سلێنی پەرلەمانی عێراق چەند خواردنی وەزیرە کوردەکانی تێدا دەبێت ئایا پڕکردنەوەی وەزارەت ئەمنیەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری تێدا دەبێت ئەگەرچی دەوترێت تا ڕادێکی زۆر خالد العوبیدی یەکلا بۆتەوە بۆ وەزیری بەرگری بەڵام لەسەر وەزیری ناوخۆ تا ئەم سەعەتە وەختەی مەقصی تێدا دەکەین یەکلا نەبووەوە ئەمەش ئاماژەیەکە بۆی کە بە هەمان شێوە بە شێوازێکی وەکالە لەلایەن حەیدەر العەبادی و قۆسانە بەڕێوە دەبێت وەروە ئەمیواریمە لە دوانێکمان لە بەڕێز کاتیان ڕازی وەرگرت ئەویش بە هەمان شێوە ئەوەی ڕاگەیاند کە تا ئێستا یەکلا نەبووەوە کە یا ئایا وەزیرە کوردەکان ئەمڕۆ یعنی لە دانیشتنی سپێنی پەرلەماندا ئامادە دەبن یاخود لە کاتێکدا تا ئێستا ئەو دوو وەزارەتی تریش بەمە کۆمەڵی ئیسلامی کە ئەگەرتی بۆ خۆی کاندیدەکەی دەوترێت یەکلا کرد بەڵام نازانێت ناوەکەی ئاڕاستی سەرۆکاتی پەرلەمان دەچکە لە ڕۆ ئیداری فەنی تەکنیکێکەوە دەبێت لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە ناوەکە هەبێت دواتر بنێرێ بۆ پەرلەمانتاران تیزەکەی بنێرێ بۆی دەنگی لەسەردەن بەمان شێوەیەکی ئیسلامیش وەزیری ژنانی بەرکەوتووە ئەویش تا ئێستا دەوترێت زۆر یەکلانەوەتەوە بۆیە هەموو ئەمانەوەمان پێڵێن کە بە هەمان شێوە پێناچێت دانیشتنەکەی سلێنی پەرلەمانی عێراق ئەو وەجەنداری تابێت گرتی هەموو شتەکانی عێراق لە شێوازی ئانی کاتیدا ڕوودەداتن لە ڕێژە لەنوانی ڕۆژنامەوەریدا وترا ئەگەر سبەینێ لە ناکاو ناوەکان بێت وەکوی کە لە کات پێکهێنانی حکوومەتی عێراقی دائمە بینیمان هیچ لە پەرلەمانتارەکان نەیە نەزانی چی هەبێ بە وەزیر لە کاتی دەستپێکردن لە ناوەڕاستی دەستپێکردنی مەراسیمی دەستپێک خواردن و متمانەدان بە کابینەکەی عەبادیدا لە پڕنا و سیڤی وەزیرەکان هاتمە ناو بەستە پەرلەمانتارەکاندا دامەشکرا بۆیە ئەگەر بێت بۆ حاڵەتی تەنها لەو شێوە ڕوودات دەتوانرێت بوو دێت کە بەشێک لە کێشەکانی سەرەکی عێراق لە دانیشتنی سپێنی پەرلەمانی عێراقدا دەنگدانیان لەسەر بکرێت. بەڵێ ڕۆژنامەنووس محەممەد ستار لە زۆر سپاس بۆی کە ڕاستەوخۆ لە بەغداوە لە سەرهێلی تەلەفۆن لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین. وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەت هێرێمڕای گەیان بۆ ئەم ساڵ 51,000 خوێندکاری دەرچووی ئامادەی هەیە و ڕێژی وەرگرتنی خوێندکارانیش لە زانکۆ پەیمانگاکان لە ساڵی ڕابردوو کەمتر نابێت. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کار و چالێکیەکانی 100 ڕۆژ دەست بەکاربوونی وەزارەتەکانی خستە ڕوو کە تێیدا سەرخاڵی پرۆژەیەکن بۆ باشترکردنی ئاستی زانکۆکان و بەرزکردنەوەی ئاستیان لە ڕیزبەندی زانکۆکانی گیاندا. ئاماژی بۆش کرد لە ئێستادا 13 زانکۆی حکومی 15 زانکۆی هەلی لە هەرێمی کوردستاندا هەیە و ئەنجومەنێکی تایبەتیش بۆ کاروباری زانکۆ هەلەکان پێک دێنرێ. لەبارەی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ پەیمانگاکان یوسف گۆرانوتی ئەمساڵ پرۆسی خوێندنی قۆناغی یەکەمی زانکۆ پەیمانگاکان دوا دەکەوێت بەوەی درەنگ ئەنجامدانی تاقیکردنەوەکانەوە. بۆ ئەم ساڵ چەندین بەشی تایبەتمان کردوتەوە بۆ نمونە لە زانکۆ حکومیەکانە 32 بەشمان کردوتەوە کە بەشی تازن هەروها لە زانکۆ ئەهلیەکانە 28 بەشمان کردوتەوە کە بەشی تازن هەروها بۆ یەکەمین جار لە کوردستاندا بۆ ئەم ساڵ دوو پەیمانگای تایبەت کراوەتەوە کە پێشتر پەیمانگای ئەهلی نەبووە زیاتر زانکۆی ئەهلی هەبووە ئەم ساڵ دوو پەیمانگامان کردوتەوە یەکیان لە هەولێر و ئەوەی ترشیان لە ڕەواندز. هەموو زانکۆی هەموو شوێنێک وەرگرتنی ئستیعابی دیاری کراوە لەبەرەوەی ئێمە ئەولەویەت بە نسبەت ئێمە ئستیعابکردنی خوێندکاران و قوتابیانی هەرێمە. کوێستانەکانی قەندیل و هەورامان و سیدەکان و حاجی ئۆمەران و چیای حەسارۆست و مێرگەپان گرنگترین ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ بەخێوکردنی هەنگ و بەرەمێنانی هەنگوینی خۆماڵی بەوتێ هەنگەوانانیش بەرەمی ئەم ساڵی هەنگوین بەراورد با ساڵی ڕابردوو زیادی کردو. هەنگ یەکێکە لە گیانەوەرە سوود بەخشەکان و لە ڕێگەی هەنگوینەکەیەوە سوود بە مرۆڤ دەگەێنێت و بۆ چارەسەری چەندین نەخۆشیش بەکاردێت. هەنگاوانیش یەکێکە لەو پیشانەی بەشێکی هاوڵاتیان بە تایبەت دانیشتوانی گوند و کوێسانەکان پێوە سەرقاڵن. بەرهەمی هەنگوینی کوردستانیش ساڵانە سەدان تەن و لەسەر ئاستی وڵاتانیش بە یەکێک لە هەنگوینە باشەکان دەناسرێت. بە پێیوتەی هەنگاوانانیش بەرهەمی ئەم ساڵی هەنگ لە ساڵی پارزیاترە. بەڵام هەنگاوانان نیگەرانن لەوەی حکوومەتی هەرێم گرنگی بە هەنگ و بەرهەمەکانیان نادات. ئەم ساڵ هەنگوین زۆر باش بوو لە منتیقەی قەندیل و حاجی مەران و هەڵگۆرد و سیتەکان و منتیقەی ئەو پشدەر بە تایبەتی هەرەوە. لە 80 دەوڵەتی لە سویسرای یەکەمی هینە. ئەگەر حکوومەتیمە دەعمان بکە کۆمپانیاک بێ لێمان وەربگری کەپسیکا لە شوشەیدا ڕسمی کوردستانی لێ بنووسی چۆن نەوتەکە دەڕوا باسی نەوتێتەکە مەعدەل نەوتە هەنگوینی ئەواتێتە سەر بەرنامە. لە کوردستان لە چەندین شوێن هەنگ بەخێو دەکرێت کە گرنگترینیان کوێستانەکانی قەندیل و هەورامان و سیدەکان و حاجی ئۆمەران و چیای حەسارۆست و مێرگەپانە کە هەنگوینی سروشتی بەرهەم دێن و بەپێی ئامارەکانی ڕێکخراوی هەنگاوانانیش ساڵی پار 150,000 کورە هەنگ لە هەرێمی کوردستان هەبووە. داوامان لە حکوومەت ئەوەیە کە ئێمە لە پێشانگا نێودەوڵەتەکانی دەرەوە
بەشداری دەکەین حکوومەت هاوکار و پشتیوانمان بێت ببێ بەرامبەر جێگان بۆ دیاری بکرێت نەک لە ئێمە لە چەند کۆمپانیاک بە پارێکی گران جێگا بگرین کە ئەوەش ئەرچێکە لەسەر هەنگاوانان و قرس دەکەوێت هەنگاوانانی کوردستانیش وجودیان هەیە و دەتوانن بەرهەمێکی جوان و بێ فێڵ و بێغەل و غەش پێشکەش بە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش بکەن. هەنگیانەوەرێکی جیاوازە چونکە 2 گەدە و 5 چاو و 7 هەستی هەیە و بۆ کۆکردنەوەی کیلۆیەک هەنگوین بە هەزاران کیلۆمەتر دەبڕێت و لە ماوەی شەو ڕۆژێکدا دەتوانێت زیاتر لە کیلۆیەک هەنگوین کۆبکاتەوە بە پێی لێکۆڵینەوەکانیش لە ڕابردوودا هەنگوین بۆ مۆمیاکردن بەکار هاتووە و بۆ جوانکاریش بەکاردێت. بێسۆ خدر NRT هەولێر. گەشتینە کۆتایی دووبارە گرنگترین ناونیشانەکان. ئێران هۆشداری داوەتە حەیدەرعەبادی لە ئەگەری کۆنتڕۆڵکردنی بەغدا لەلایەن چەکدارانی داعشەوە داواشی کردو کێشەی وەزارەتە ئەمنیەکان یەکلا بکرێتەوە. ساڵا موسلیم ڕایگەیان یارمەتیەکانی باشووری کوردستان بۆ کۆبانێ وەک پێویست نەبوو دەژڵێت هەر کەسێ دەیەوێت بەشداری شەڕکات دەرگا کراوەیە. شەڕبانانی یەپەکە چەند ناوچێکیان لە کۆبانەیە کۆنتڕۆڵ کردە وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان لە چەند کاتژمێری داهاتوودا هاوکاری سەربازی دەنێرنە کۆبانێ. هەمیشە بۆ هەواڵ و زانیاری نوێ با کەناڵ یەکەمتان NRT بێت. هەمیشە سەردانی سایتی NRT TV.com کرد. کامەران بن.